پەیامێک بۆ ئەندازیار و تەلارسازی کورد. ڕۆژ بەڕۆژ شوێنپێی مرۆڤ لەسەر زەوی زیاتر دەبێت و ساڵ لە دوای ساڵ مەترسی خنکاندن و ژەهراویکردنی زەوی پەرە دەسەنێت. بە دروستکردنی باڵەخانە و ڕێگاوبانەکان چینێکی کۆنکرێتی ڕق بەڕووی زەویدا دروست دەکەین. بە دروستکردنی کارگەکان زەوی و بەرگە هەوای دەوری زەوی ژەهراوی دەکەین. لێ ناگەڕێین، تەنانەت جەرگی زەویش کونکون دەکەین بە لێدانی بیرە نەوت و بیرە ئاو و کانەکان. دیارترین شوێنپێی مرۆڤ گەرمبوونی جیهانیە کە ساڵ بە ساڵ بەستەڵەکی جەمسەرەکان زیاتر دەتوێنەوە و بیابانەکان زیاتر پەل دەهاون و ئاگرکەوتنەوەی سروشتی زیاتر دەبێت. تەنانەت زریان و لافاوە وێرانکەرەکان بە دوور نین لە کاریگەریەکانی تێکدانی ژینگە بەدەستی مرۆڤ. ساڵانە ڕووبەرێکی زۆر لە دارستانەکان و زەویە کشتوکاڵیەکان تەرخان دەکرێن بۆ دروستکردنی باڵەخانە و ڕێگاوبان و بڕێکی زۆر لە وزە بۆ خزمەتگوزاریە و ناوچانە تەرخان دەکرێت. ئەمەش بێبەش نییە لە پیسبوونی ژینگە و کاریگەریە نەرێنیەکانی لەسەر زەوی بەگشتی و مرۆڤایەتی بەتایبەتی. کەواتە پێویستە بزانرێت کە وەک مرۆڤ تۆ تاوانباریت لە تێکدانی سروشت و وەک تەلارسازێکیش تاوانباری سەرەکیت کە نەخشەدا ڕێژەری ئەو تێکدانیت. لە کۆتایی سەدەی ڕابردوودا ڕەوتێک لە تەلارسازی نوێدا هاتەکایەوە کە بریتی بوو لە سیستەینەبڵیتی لە تەلارسازیدا. ئەمەش وەک هەوڵێک بۆ کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانی تەلارسازی و شارسازی لەسەر ژینگە. ئێستا کە لە وڵاتانی پێشکەوتوودا ئەم ڕەوتە لە تەلارسازیدا بایەخی زۆری پێدەدرێت و تەنانەت بە یاساش پشتگیری کراوە، بەڵام بەداخەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە هۆکاری جۆراوجۆر بەبێی پێویست بایەخی پێنادرێت. تۆی ئەندازیار و تەلارسازی کورد کە خاوەن خاکێکی بەپیت و ژینگەیەکی پاک و جوانیت، پێویستە کە هەوڵ بدەیت دیزاینەکانت زیاتر هاوڕێی ژینگە بن. واتە دیزاینەکانت وەڵامگۆی کەشوهەوای کوردستان و ناوچەکەت بن، کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر باشکردنی بارودۆخی ژینگەی ناو تەلارەکانیش.